ڕۆژی چواردەی ئەم مانگەیە فیستیڤاڵی تایبەتی زێڕینی خەڵاتی زێڕینی لەتیف هەڵمەت بەڕێوەچوو کە لە گەرمیان فیستیڤاڵەکە بەڵێوەچوو ئەمە سێمین خولی فیستیڤاڵەکەیە. ئەم ئێوارەیەش کاک ئەکرەم هەواسمان لەگەڵ بێ بۆ قسە و باسی زیاتر لەسەر ئەم بابەتە وارووا قسە و باسی لەسەرەکەین لەسەر ئەو خەڵاتی کە بەدەستێناوە بێگومان لە نێو کۆمەڵی خەڵکی زۆرە و شاعیرێکی زۆر بەشداریان لەم فیستیڤاڵەدا کردووە. ئەگەر کاگەکرم گوێبیستی ئێمە بێت کاگەکرم ئەم کاتۆ باش ئەم کاتۆ باشە زۆر سپاس پێم خۆشە سەرەتا باسێک لە شێوازی بەڕێوەچوونی فیستیڤاڵەکەمان بۆ بکەی وەروە ئەو پێوەرانە چی بوون بۆ ئێوە کە بتوانن بەشداری لە فیستیڤاڵێکی لەم شێوازەیە بکەن. ڕاستە جێگەی دڵخۆشیە لەتیف هەڵمەت یەکێکە لە شاعری ناودارەکانی کورد لێرەوە جێگەی دەستخۆشیە بۆ ناوەندی باڵای گەرمیانی لاوانی دیموکراتی کوردستان کە هەڵسان بە ئەنجامدانی فیستیڤالێک بۆ ڕێزێنان لە لەتیف هەڵمەت. جێگەی ئاماژەیە پێشتریش ساڵانی ڕابردوو ئەم بەرنمەیە ئەم فیستیڤاڵە بەردەوامی هەبوو بەڵام 2014 و 2015 بەڵام دواتر بەهۆی قەیرانی دارایی و دواتر هاتنی پەتای کۆرۆنای نەگریس بوو بە بربەست در ڕێگەی ئەم فیستیڤاڵە و خۆشحاڵانە ئەمساڵ فیستیڤاڵەکە دووبارە کەوتەوە سەر سکەی خۆی و بەردەوامی پێدرا. بابەتانایی یاخود ئێوە بە چی بەشداریتان کردبووە خەڵاتەکەتان لە پای پێشکەشکردنی چی بوو؟ ڕاستی دەقی من دوای ئەوەی کە بڵاو کرایەوە کە فیستیڤاڵێکی لەو جۆرە دەکرێت من دەقێکم نارد بۆ فیستیڤاڵەکە بە ناوی مانگ لە خەونی مناڵێکی شکاودا لەژێر ئەو ناونیشانە من توانیم خەڵاتی یەکەم و پلەی زێڕینی فیستیڤاڵەکە بەدەست بێنم. بەڵێ ناونیشانەکە ناونیشانێکی سەرنجڕاکێشە چیرۆکی پشت ئەم ناونیشانە چیە گێڕێتەوە؟ ڕاستی هێڵی گشتی ئەم شعرەی من باس لە برسێتیەکە چونکە ڕێکی جیهانی هەیە تا ڕادەیەک چونکە خۆدەزانی جیهان بەگشتی و ناوچەکە و ئەم باردۆخی ئێستا خۆشمانی تێدایە هێڵێکی برسێتی هەژاری تقریبان لەو جۆرەی تێدایە. من کارەکەی سەرەکی ئەم ناونیشانی شعرە ئەم شعرەیەم بە کیژۆڵەیەک دەست پێ کرد کە چونکە کیژۆڵە خەمێکی گەورەی هەڵگرتووە خەمی برسێتیە خەمی هەژاریە خەمی نەبوونیە لە بەرامبەر ئەوەشدا کۆمەڵێک جهتم تێدا بەرپرسیار کردووە تاوانبار کردووە بۆ نمونە لایەنی سیاسی لایەنی یەکسانی لایەنی دادپەروەری بازرگانی چوزانم کۆمەڵە شتی ترم تێدا تاوانبار کردووە و لە دوجاریشدا لە کۆتایی داقەکەدا هەموو ئەم تاوانانە ینی بێوەڵام ئەمێننەوە کە ئەم مناڵی تێدا برسی تیاکراوە. بەڵێ زۆر باشە کاکرم پێم خۆشە باسێک لە گرنگی و تایبەتمەندی فیستیڤالێکی لەم شێوازەمان بۆ بکەیت کە تا چەند گرنگە فیستیڤاڵی لەم شێوازە لە ئێستاە بوونیان هەبێ و بەڕێوە بچێت. بەتاکید کای ڕۆشنبیری فیستیڤاڵ چالاکی ئەدەبی هەر جۆرە چالاکیی تر لە ڕێگەی بێ لە ڕێگەی ڕێخاوە بێ لە ڕێگەی فەنتەرەکانی گەنجانەوە بێت یا لاوانەوە بێت ئەمە جێگەی دڵخۆشیە بۆ ئەوەی کە هیچ نەبێت بتوانێت بە پێشتونێکی ڕۆشنبیری لە ناوچەکەدا بەرەو پێش ببات. خۆشحاڵانە ئەم فیستیڤاڵانە جێگەی ئومێدن ئەگەر بێت و بەردەوامی هەبێت لایەنی ڕۆشنبیری و لایەنی وێژە ئەدەبی کوردی بەرەو پێشەوە بڕوا جێگەی دڵخۆشیە. زۆر باشە ئەو پارچە شعرانەی تری یاخود ئەو بابەتانەی تر کە لەو چالاکیە پێشکەشکران ئەو کەسانی کە نەیانتوانیوە ئامادە بن چۆن ئەتوانن جارێکی تر گوێبیستی ببنەوە یاخود بەرهەمەکان ببیننەوە بۆ ئەوەی کە بیخوێننەوە بۆ نمونە نەک هەر بەرهەمەکەی تۆ بەرهەمەکانی تر ئەوانەی تر کە بەشداریان کردووە لەگەڵ ئێوەیە. ڕاستی دوای ئەوەی کە ئەویان ئەلان کرد ئەویان خستە بەرچاو کە فیستیڤاڵێکی لەو شێوە دەکرێت دەقێکی زۆر ڕۆشت بوو بۆ سەرپەرشتیارانی باڵای فیستیڤاڵ دوای ئەوەی کە هەموو دەقەتان بە فلتەری لژنەدا تێپەڕین نزیکەی 8 شاعر ڕۆشتە فیناڵی فیستیڤاڵەوە ئەو 8 دەقا کەوتنە پێشبڕکێەوە بۆ بردننی خەڵاتی زێڕین هەر کەسە و لەوێ ئەم شاعرەکان ئامادە بوو شعری خۆیانیان خوێندەوە دواتر هەرێکە لە لای خۆی بتوانی بڵاوی بکات گەرمانیەکی تلاوانی دیموکراتی کوردستانیش خۆی دەقەکانیان هەموو بڵاو کردوێتەوە ئەمە جێگەی دەستخۆشیە کە بتوانن بەردەوامی بدەن بەو فستیڤاڵە و بۆ ئەوەی هیچ نەبێت پێشکەوتن و بەرەو پێشتونێک لە ڕووی وێژە ئەدەبی کوردیەوە لە ناوچەکەدا
بڕاتە پێشەوە. بەڵێ زۆر سپاس بۆ کاک ئەکرەم هەواسی شاعیر کە بەڕێزیان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمان بوون. زۆر سپاس بۆ بەڕێستان.